تورکیا نەگەر سوورە لەسەر دانانی هەرێمێکی ئارام لە باکووری سووریادا بەڵکو هەنگاوی کردەییشی بۆ ناوە. دوا بە دوای داواکانی فنلاند و وڵاتی سوید بۆ بوون بە ئەندام لە هاوپەیمانێتی ناتۆدا، ئانکەرە ژمارەیە داوای لە ناتۆ و لە ئەوروپاشە بووە وەک مەرج بۆ پەسەندکردنی ئەندامێتی ئەو دوو وڵاتە. Bu arada güney sınırlarımız boyunca دەست دەکەین بە هەنگاوی داهاتوومان لەو ناوچانەی ماونەتەوە تا لە قوڵایی 30 کیلۆمەتردا هەرێمێکی ئارام دابنین. ئەمانجی سەرەکیمان لەم هەنگاوەماندا ئەو ناوچانن کە هێرشیان لێوە دەکرێتە سەر وڵاتەکەمان و هەرێمە ئارامەکانمان. هەرکە لەشکر و دەستگا هەواڵگریەکانمان و هێزە ئایستایشەکانمان ئامادەکاریەکانی خۆیان تەواو کرد، ئەوە دەست بە هەنگاوی خۆمان دەکەین. داواکەی ئەنکەرە بۆ دانانی هەرێمی ئارام جێی نیگەرانی ئەمریکایە. واشنتن لەو بڕوایەدایە هەر جم و جۆڵێک لە ئێستادا لەو ناوچانەی تورکیا داوایان دەکات دەبنەمایی هێنانە ئارای پشێویەکی نوێ کە دەشێت کاریگەری هەبێ بەسەر ڕەوشی تەواوی ناوچەکەوە. ئێمە بە قوڵی نیگەرانی لەسەر ئەو راپۆرت و توێژانەی دەکرێن سەبارەت بە زیادکردنی کردە لەشکریەکان لە باکووری سووریا و بە تایبەتیش بەهۆی کاریگەریەکانی ئەو کردانەوە لەسەر دانیشتوانی سڤیل. ئێمە ناڕزایی دەردەبڕین بەرامبەر هەر بەرزکردنەوەیەکی ئاستی پشێویەکان و پشتیوانی لە ڕەوشی ئێستا ئاگربەز دەکەین و پێشمان وەهای گرنگە بۆ لایەنەکان ئەم ڕەوشەی ئێستا بپارێزن بۆ درێژەدان بە سەقامگیری و کارکردن بە چارەسەرێکی سیاسیانە لە سووریادا. چاومان لەوەیە تورکیا وابەستەی ڕاگەیاندنە هاوبەشەکەی 29 مانگی دەبێت کە ڕاگررتنی کردە لەشکریەکان لە باکووری سووریا بەشێکیەتی. داندنەین بە نیگەرانی ئاسایشەکانی تورکیا لەسەر سنوورەکانی باشووریدا. بەڵام هەر کردەیەکی نوێی لەشکری دەبێتە مای تێکدانی زیاتری سەقامگیری ناوچەکە و هەروە هاوڵەکانی ئەمریکا و هێزەکانی هاوپەیمانانی دژی داعش دەخاتە مەترسیەوە. هاوپەیمانێتی ناتۆ بەلایەوە گرنگە ئەو ناکۆچیانەی لە نێوان ئەندامەکانی ناتۆدا هەن لەسەر داواکانی تورکیا چەندێک بکرێ بە زوویی نەمێنن و هەروەهاش ستایشی تورکیا دەکا بۆ ئەو ڕۆڵەی لە شەڕی داعشدا هەی بووە. ئەم ستایشەش لە کاتێکدایە کە چاودێر لە ناوخۆی تورکیا و لە دەرەوەی تورکیاشدا باسییان کردووە لە پەیوەندی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی هەندێک لە دامەزراوەکانی تورکیا بە داعشەوە. بەشێکی چارەسەرکردن وێڕای ڕوانینە جیاوازەکانی ناو ناتۆ و هەروەها جیاوازەکانی نێوان ئەندامانی ناتۆ لەسەر ئەو بابەتانەی پەیوەندیان بە تووشیاوە هەیە بریتیە لە دانپیادانانی ئەوەی تورکیا هاوپەیمانێکی گرنگە. تورکیا لە هەموو ئەندامانی تری ناتۆ زیاتر دووچاری مەینەتی بۆتەوە بەهۆی هێرشە تیرۆریستیەکانەوە. پێگە جوگرافیەکەی تورکیاش وەک دراوسەی عێراق و سووریا وەهای کردووە لە شەڕی دژی داعشدا بە تەواوەتی پشت ببەسترێت بەو کار ئاسانیانی کە تورکیا دەیکردن. شیکەرەوە لەو بڕوایەدان تورکیا دەیەوێت لە ڕیجە خەتکردنەوەی لەو داوایانەی ئەو کارانەی کە پێشتر کردوونی بۆی بچێتە سەر و ڕەوایی نێونەتەوەیی پێ بدرێ. بەشێکی تری شیکەرەوەش پێیان وایە سەرۆکی تورکیا دەخوازێت سەرنجی سەرۆکی ئەمریکا بەلای خۆیدا ڕابچێشێت. ئەوەی تورکیا دەیەوێت بیکاتەوەیە کە داگیرکردنی ئەفرین و داگیرکردنی هەندێک شوێنی تری دیاریکراویش لە باکووری سووریا بۆ مۆر بکرێت. دەیڵێمەوە ئەم شتانە دژی ناتۆ و دژی یارمەتیدانەکانیشن بۆ ئۆکراینە. گۆڕینی دێمۆگرافیایی ناوچەکانیش بەپێی یاسای نێونەتەوەی قەدەغە کراوە. لە هەمووی پێچەوانە و دژی کارەکانی ئێمە لە پەیمان نامەکانی ژنێڤیشدا زۆر ڕوون و ئاشکران. کاتێک ناوچەی کەسێکی تر داگیر دەکەیت جا لەبەر هەر هۆکارێک بێت قەیران بێت یا بەهاناوە چوونی کارە ساتە سروشتەکان بێت جا هەر چیەک بێت ئەوان ناتوانیت و ڕێگەشت پێ نادرێت دێمۆگرافیای ئەو ناوچەیە بگۆڕیت. ئەمە ڕێک ئەوەیە کە تورکیا دەیەوێت بیکات. ئەمە یانی تا ئەندازەیەک دەخوازیت ئەم ناوکۆکیانە بۆ ڕایگشتی بەکاربێنێت لە ناو تورکیادا یانیش لەوانەیە وەها هەست بکات بە شێوەیەکی گونجاو و ڕاویژی لەگەڵدا نەکراوە و بە شوێن ئەوەیە لەسەر ئاسی سەرۆکایەتی سەرنجی بدرێتیە. دەشێت سەرنج پێدانی سەرۆکبایدنی بێت کە ماوەیەکە چاوەڕوانی ئەو جۆرە سەرنجەیە. زۆرێک لە چاودێر لەو بڕوایەدان سیاسەتەکانی ئەم حکوومەتەی تورکیا کەوتونەتە سەر چۆنێتی قۆستنەوەی دەرفەتەکان، بەڵام دەشڵێن هێشتا دیار نییە ئەم دەرفەتە ئایا دەبێتە دەرفەتێکی زێڕین بۆ تورکیا تا سەودایەک لەگەڵ هاوپەیمانێتی ناتۆدا بکات و لە کێشە ناوخۆی و دەرەوەییەکانی خۆیشی ڕزگاری بکە. تورکیا چەند ساڵێکە گرفت و سەرێشەی زۆری بۆ ناتۆ و بۆ هاوپەیمانە ڕۆژاواییەکانیشی دروست کردووە.